هەر لەسەر بابەتەکەمانە مێنینەوە چونکە زۆر گرنگە کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدرێت. هەروەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئاسانکاری کردووە بۆی کە گەشتیاری لە هەرێمی کوردستان ببێت یەکێک لەو بوارانەی کە وەکو سنتەرێکی دەستکەوتنی داهات لە ڕووی ئابووریەوە بۆ ئەو خەڵکانی کە لەو ناوچانە دەژین دەست بکەوێت. تایبەت بەم بابەتە لەگەڵ سیروان تۆفیق بەڕێوەبەر لە بازاڕکردن لە دەستەی گەشت و گوزار گفتوگۆی زیاترەکەین بۆی کە بزانین چۆن ئەتوانن هاوڵاتیانیش سوود لەوە وەربگرن کە ئەگەر گەشتیاری زستانە هەبێت چۆن بە بازاڕکردن بۆ ئەو گەشتیاریە بکرێت. بەخێر هاتیت کاک سیروان. کۆمەڵێ فستیڤاڵ و کۆمەڵێ چالاکی ساڵانە ئەنجامە درێت بۆی کە گەشتیاری زستانە چالاکتر بکرێت. جا بابزانین چی کراوە، پلانتان چییە؟ ئەم ساڵ چۆن بووە گەشتیاری زستانە، چۆن ئامادەکاریتان بۆ کردووە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بێگومان دەستەی گەشت و گوزار لە چوارچێوەی پلانی استراتیژی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو وەرزەکان پلانی تایبەتی هەیە، چونکە ئەمە ئامانجمان لەوەیە پەرە بە کەرتی گەشتیاری بدەین و ڕێژەی گەشتیاران بەرەو پێشبەرین. بۆ پاییزیش لە هەفتەی داهاتوو لە 31 مانگ فستیڤاڵی هەنارمان هەیە لە هەڵەبجە، لە 14 و 15 و 16 مانگ دووەمین پێشەنگەی گەشت و گوزاری نێودەوڵەتی سلێمانیمان هەیە لە شاری سلێمانی، لەگەڵ ئەوەش بۆ هاتنی وەرزی بەفر و سەرما کە ئەوەی کە زۆرترین گەشتیاری بۆ ئامادەکاری کراوە لە چایگارە، لە چۆمان، لە شارباژێر لەگەر هاتنی بەفرێکی زۆر. ئێمەش دەست بە ئەنجامدانی فستیڤاڵی خلیسکانی سەر بەفر و یاری سەرکێشیەکان بکەین. زۆر باشە. کاتە با بزانین گەشتیاریەکان ئەوانی کە ڕووەکەن هەرێمی کوردستان زیاتر گەشتیاری ناوخۆن یا دەرەوەن، کارتان بۆ کردو کە گەشتیاری دەرەوە زیاتر ڕاکێشن؟ بێگومان لە ساڵانی ڕابردوو 5 بۆ 10 گەشتیاران لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستان یانەکە زیاتر ئەو گەشتیاران لە ناوەند و خوار و عێراقات. بەڵام لە ماوەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە دەتوانین ڕایگەین ئێستا ژمارەی گەشتیاری بیانی کە لە دەروی وڵات سەردانی هەرێمی کوردستانەکەن لە وڵاتانی ئەوروپا، ڕۆژهەڵاتی ئاسیا، وڵاتانی دەوروبەر گەیشتوتە 25 بۆ 30 لە سەدی کۆی گشتی گەشتیاران پێکدێنێت کە ئەمە ژمارەکان دڵخۆشکەرە. ئێمە لە ساڵی 2023 نزیکەی 6 ملیۆن گەشتیار کە هاتوتە هەرێمی کوردستان، ئەمە لێکی دێتەوە نزیکەی ملیۆنێک و نیوی گەشتیاری بیانێکە. ئەمە شێنانی پارەی ئەوی پێدەڵێن عومدە سەعمە بە وڵاتان و کوردستانە و بژانەوەی ژێرخانی ئابوووریەکەیتی. زۆر باشە. کاک سیروان، ئێوەکو بەڕێوەبەری بە بازاڕکردنی دەستەی گەشت و گوزار پلانی نوێتان بۆ ئەوەی کە جیاواز بێت لە بەراورد بە ساڵی ڕابردوو چیتان هەیە ئەم ساڵ کە خەڵک گوێبیستی بێت دڵخۆش بێت؟ ئێمە ئەم ساڵ پلانێکی جیاوازمان هەیە کە بتوانین زیاتر ڕوو بکەینە کۆڕبند و کۆڕەگەشتیارە و نێودەوڵەتیەکان بۆ ساڵی داهاتوو بەشداری بن لە 4 کۆڕبند و پێشەنگای گەشتیاری نێودەوڵەتی لە ئیسپانیا، لە تورکیا، لە دوبەی، لە بەرلین، لەگەڵ ئەنجامدانی گەورەترین پێشەنگای گەشتیاری میتێکس لە شاری هەولێر لە مانجی 1 ساڵی 2025 کە ئەمە وا دەکات بە شێوەیەکی ئەکادیمی زیاتر بچینێنە ئەوەی کە چۆنێتی بە بازاڕکردنکەین جگە لە بازاڕکردنی ئەلکترۆنی توانین بازاڕکردنکەین بۆ هەرێمی کوردستان. باشە. چیتان کردووە لە چالاکیە سەرکێشەکان؟ چونکە ئێمە چیایەکی زۆرمان هەیە، لە کۆی چیاکانیش بەفربارینێکی باشمان هەیە. ئەو چالاکیانی کە چالاکی سەرکێشین چۆن ئەتوانن کارێ بکەن کە بە بازاڕکردن لەوێش بکەن؟ چ جۆرە یاریەکی نوێ هەیە؟ ئێمە چەند کۆمپانیایکی تایبەت دامەزراون، تایبەت بە سەرکێشی خلیسکانی سەربەفر لە دهۆک، لە سلێمانی، لە هەڵەبجە. ئەمانە ئەم کۆمپانیا کاری تایبەت دەکەن بەس بەهێنانی گەشتیاری خلیسکانی سەربەفر و سەرکێشی. مۆڵەتی زیاتر لە 15 کۆمپانیامان داوە بەس بۆ ئەم کارانە. بۆیە ئەمە دڵخۆشین کەوەی لە ئایندا گەشت و گوزار دەستێتە قۆناغێکیەوە. لەگەڵ ئەوەش هەلێرش ڕادەگەین لە مانجی 11 گەورەترین پێشبڕچەی نێودەوڵەتی فڕۆکەوانی هەیە لە شاری سلێمانی ئەنجامە درێت کە لە زیاتر لە 22 وڵاتی جیهانەوە ڕووتێ دەکەن. زۆر باشە. کاک سیروان، کە باسی گەشتیاری زستانە ئاکەین، ئۆڕێدی خەڵک یەکسەر چاویەچێتە سەر کۆڕێک زێنی بۆ کۆڕەکەچێت. چیتان کردووە کە تەنیا بۆ ئەو شوێنە نەبێت، لە چیاکانی دیکەش بە هەمان شێوە پرۆژەی گەشتیاری هەبێت؟ چه هەوڵێکتان داوە؟ ئێمە بەس نەک کۆڕەکمانی ئێمە لە هەولێر چای سەفینمانەیە ئێستا یاری لێدانراوە. ئەو ITV سەفینە کۆمەڵە یاری سەرکێشی و ماتۆڕی لێە لە چای حەسەنبەک هەمانە، لە دووەک هەمانە، لە چای بابلۆ هەمانە، لە ئەزمەر هەمانە، لە هەڵەبجە هەمانە. ئەمە تو هەوڵمان داوە چالەکیەکان پەرتکەین و جۆرا و جۆری بکەین لە تاوی شار و شارچکانی هەرێمی کوردستان. باشە. وەرزی زستانێکێکە لە وەرزانی کە جۆرەها میوەی زستانی تیا هەیە و بۆ بە بازاڕکردنی بەرهەمە خۆماڵیەکان چیتان کردو جگەل لە کوردستان، لە باشوور، لە بەشەکانی دیکەی کوردستانیش لەو فستیڤاڵانە بتونن بەشدار بن بەم شێوەیەش زیاتر گەشتیار ڕووکاتان؟ ئێمە لە پێش ئەنجامدانی هەر فستیڤاڵە کە پلانەکەی دادەنێ بانگەشتنامە ئاراستی سەرجەم کۆمپانیەکانی گەشتیاری وڵاتانەکەین لەگەڵ دەستەی گەشت و گوزارەکانی
کۆمپانیا خودەزارەتەکان بۆ ئێ بەشدار بن هەر بۆ ئێستا بۆ چالاکیەکەی هەڵەبجە چەندین کۆمپانیای لە ئێران دێت لە ناوەندی خواری و عراق دێت لە وڵاتانە دێن کە بەشدارن ساڵی پار زیاتر لە 30 کۆمپانیامان بردو ئەم ساڵ تمحوانە زیاتر لە 100 کۆمپانیا بەشدار بن لە فستیڤاڵی هەنا لە شاری سلێمانی. زۆر باشە ئەگەر بکرێت ئەمەش بە کورتی وەڵامم بدەیت چونکە کاتم زۆر بە بەرە کۆتایی ڕۆژ دابینکردنی پێداویستەکانی زستانە بێگومان لە هاوینە زۆر ئەستەمترە چونکە شوێنی مانەوە پێویستە ڕێگاوبانەکان ئەبێ باشتێ بە تایبەتی شوێنی مانەوە بۆ شوێنی مانەوەی گەشتیاران کە سەرماوسۆڵەیە بەفرە چیتان کردووە؟ لە تەواوی ئەو شوێنانە کە گەشتیارین خزمەتگوزاری گەشتیاری گەشتوتە ئەو شوێنانە جگە لە دووردەستەکان نەبێت کە لە بەداخەوە لە بەرڕەهۆی ئەمنی و بارودۆخی سەرسنوورەکان نەتوانراوەش شوێنی مانەوە دابین کە دەنات تاوی شوێنە گەشتیارەکان شوێنی مانەوەمان هەیە بە زیاترەوە کە لە ڕادی خۆی پێویستەوە. باش ئەمە زۆر سپاس دەکەین بەڕێ سیروان تەوفیق ڕێبەری بە بازاڕکردن لە دەستەی گەشت و گوزار میوانی کوردستان 24 بوون هیوادارین زستانێکی پڕ لە شادی و خۆشی بۆ هاوڵاتیان دەستەبەر بخەن.